قسە و گفتوگۆکەین لەگەڵ کاک ئازاد جۆڵا ڕاستەخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاک ئازاد بەیانیت باش و سڵاوت لێبێت. با یەکسەر بۆوە دەست پێ بکەین بەڕاست بووە بەیانی یەکێتی بەهێز بێت لە بەغداد. سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کورسان نیوز. لە ڕاستی ئەم پرسیارەی جەنابەت بە وەڵامی پرسیارەکە پێویستە ئێمە بگەڕێینەوە بۆ سەرەتای ڕوخانی ڕژەمی دیکتاتۆری و سەرەتای پرۆسەی ئازادی لە عێراقدا. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو کاتە دەبینین کاتێکە ڕژێمی عێراق ڕوخا ئەو کاتەی پرۆسەی ئازادی دەستی پێکرد لە عێراق بەگشتی دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان چ ڕۆڵێکی هەبوو هەم لە یەخستنەوەی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان ئەوەی کە معارەزە بوون کاتی خۆی و ئەو ناکۆچێکە ئەو کاتیش هەبوو لە نێوان پێکاتەی سونە و شیعەکان و هەتا ئەو ناکۆچیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و گروپی سونە و تێکنگەیشتنێک لەسەر دوا ڕۆژی عێراق لە نێوان پێکاتەکانی عێراق لە ئارادا بوو. بەڵام ئەگە سیر بکەیە لەو کاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب و حزبێکی کاریگەر لە عێراق و بەتایبەتیش لە کوردستان و خودی جەنابی مام جەلال ئەو کاتە توانی یعنی کۆکەرەوەی هەموو عێراقیەکان بوو هەم بەلایەنە سیاسیەکان و هەم بە کەسایەتە سیاسیەکانی کە کاریگەریان هەبوو لە عێراق. ئەمە جگە لەوەی کە وڵاتانی ناوچەکە و وڵاتانی جیهانیش ئەو سنگ و پێگەی جەنابی مام جەلالیان باش دەزانی و تەعاملیان لەگە دەکرد و گوێیان لێ ڕادەگرت و سەرنج و تێبینیەکانی بەڕێزیانیان بە گرنگجەوە وەردەگرت. بۆیە ئەمە وای کرد عێراق ببێتە ئەم عێراقی ئێستاکە کەوا دەستوریشی هەمیشەیی هەیە عێراقەوە ئێستا بەرەو پێشتوونی باشی بەخۆوە بینیوە و کێشە و ململانیەکان لە نێوان پێکاتەکان تا ئاستێکی زۆر کۆتایی هاتیە و عێراق بەرەو بژدانەوە چووە و پەیوەندی دیبلۆماسی بەهێز بووە و خۆی ڕێکخستۆتەوە. هەموو ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵانەی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای ڕوخانی ڕژێم و سەرەتای پرۆسەی ئازادیەوە بووە. لەبەر ئەمانەم هۆکارانە گەلانی عێراق و حیزب و لایەنە سیاسیەکان و نخبەی ڕۆشنبیری و سیاسی لە عێراق تێدەگەن کە ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەسلەی پێکەوە ژیان و بۆ مەسلەی ئاشتی و سەقامگیری لە عێراقدا چۆنە. بۆیە یەکێتی هێزێکی کاریگەرە و لە ناو لایەنە سیاسیەکانی عێراقدا کاریگەری زۆری هەیە. ئەمە جگە لەوەی کە لەم ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا یەکێتی ئەمە ئیسپات کرد بوو بە دەیان و سەدان نمونە لە بەردەستن کەوا ئەوە دەسەلمێنن کە یەکێتی پێگەی چەند بەهێز بووە و توانیتی چەندین گرفت چارەسەر بکە هەم لە ناوخۆی عێراق و بەتایبەتیش لە نێوان هەرێم و بەغداد. باشە کاک ئازاد سەرۆک باڤڵ جەلال ساڵبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لە دیدارێکی تایبەت ئاماژە بەوە دەدات سیاست نەکردن لە بەغداد وەکۆوە شەترەنجێکی ناتاو بێت. پێت وایە لە دوای ئەم پرۆسی هەڵبژاردنەوە بە دیاریکراوی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەو شەترەنجە بە تەواوی با بڵێن ئامادە بکات یاخود تەواو بکات ئەگەر بتوانێت ئەم سیاسەتەی کە لە پێشتر وەکو تو ئاماژەت پێدا ئەزمونێکی تەواوەتیمان هەیە لە سیاستکردن لە بەغداد هەروە چەندین ئەو کێشانی گەلی کورد هەیە بۆ بەتایبەتی کێشەکانی موچە توانراوە لەوێ چارەسەر بکرا. ئەگەر ئەم سیاستکردن لە بەغداد بەردەوام بێت دەتوانێت هەموو ئەو کێشانی گەلی کورد هەیەی بتوانێت چارەسەر بکرێت لەوێ. سەبارەت بە چارەسەری کێشەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ کەمێک چەند ساڵێک بەر لە ئێستاکە بینیمان چەندین کێشەی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا بوونی هەبوو. کێشەی پرسی دارایی بوو و پرسی کارجێڕی و پرسی مەسلەی گۆمرگ لەولایە مەسلەی هەندێک لە کێشە لە ناوچە جێناکۆکەکان لە مەسلەی ئیستحقاقات لە بودجە لە یاسای بودجە لە مەسلەی نەوت هەموو ئەمانە گرفت بوون لە نێوان هەرێمی کوردستان و لە کۆتاییشدا خەڵکی هەرێمی کوردستان باجەکەیدا. بۆ ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتیش جەنابی کاقوباد بە سەرۆکایەتی تیمێکی دەکرد و چەندین جار سەردانی بەغدای کردو و چەندین جار بە هەفتە و زیاتر مایتەوە بەردەوام هاتوچۆی بووە تاوەکو ئەم چارەسەری زۆرێک لەو کێشانەی کرد کە لایەنی تر دروستیان کردبوو کە خەڵکی تر درستی کردبوو. ئەمە سەبارەت بە جیاوازی یان ناکۆشیە کارجێڕیەکان و داراییەکان کە خەڵکی هەرێمی کوردستان لەم ڕۆوە بەڕاستی بازیدا.
سەبارەت بە کێشە سیاسیەکانیش دووبارە کە لە هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا کە دروست دەبوون و تەشەنەی دەستان دیسان ئەوە لایەنە سیاسەکە بەڕێز سەرۆک پاڤڵ بوو چەندین جار سەردانی بەغدای کردی و جاری وا هەبووە لە یەک ڕۆژدا 2 جار سەردانی بەغدای کردووە بۆ ئەوەی چاوپێکەوتن بکە کۆبنەوە گفتوگۆ بکە لەگەڵ لایەنە عێراقیەکان و پەیوەندیشی لەگەڵ لایەنەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی ئەم ناکۆشیە سیاسیانە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کۆتایی پێبێ واتە یەکێتی لەسەر 2 ڕۆڵی زۆر گرنگی بینیوە لەسەر ئاستی کارجێڕی و دارایی حکومڕانی و لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسیش لە هەردوو حاڵەتەکەدا یەکێتی هەوڵەکانی بەرز نرخێنراوە هەم لەلایەن عێراقیەکانەوە هەم لەلایەن گەلی کوردستانەوە بۆیە ئەم جاریان خەڵکی هەرێمی کوردستان ئەم مێژوەی کە مێژوەیەکی نزیکە لە بەرچاوە و ئەم ناکۆشی و ئالۆزیانی کە لە هەرێمی کوردستانەوە لەگەڵ بەغدا هەبوون و بوونیان هەبوو کە خەڵکی کوردستان حەزی بەم ناکۆشیانە نەدەکرد و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەبوو بۆیە خەڵکی هەرێمی کوردستان و عێراقیەکانیش ئەمەیان لە بەرچاوە کە ئەمە چ لایەنێکە کێشە دروست دەکا و کام لایەنە هەوڵی چارەسەر دەدا و هەوڵی ئەوە دەدا کە خەڵکی هەرێمی کوردستان لەم قات و قوڕیا لەم دۆخە خراپەی ئابووری و دڵە ڕاوچەیە و سترێسە ڕزگار بکە بۆیە هەر کاتێکە سەرۆک پاڤێڵ سەردانی بەغدای کردیە لە ڕووی سیاسیەوە هەم حیزب و لایەنە سیاسیەکان و هەم خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان جۆرێک لە دڵنیاییان هەبوو ئومێدیان بۆ دەگەڕایەوە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکان بکە کە هەموو جارێش بە ئەنجامێکی باش دەگەڕایەوە هەروەکو ئێستا دەبینین بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە یەکێتی بەهێزتر بێ لەم خولەدا بۆ ئەوەی ئەم ناکۆشی و ئەم ناخۆشیانێکە لە ڕابردوودا خەڵکی هەرێمی کوردستان بینیان جاری تر نەیبینەوە دووبارە نەبێتەوە. باش کاگازات باسی ناکۆکیەکانی ببوورە باسی ناکۆکیەکانی هەرێمی کوردستانت کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام باز لە یەکدەنگی و یەک هەڵوێستیەکات لە بەغداد کە بە چەقی ململانیەکان دادەنرێت و چارەسەری کێشەکان لە بەغدایە. بەڵام ئەبینین کە هەندێک لایەن ینی نمونەی ئەوەی لە کەرکووکە چەند لایەنێکی کوردی یاخۆ بڵین لایەنێک بە دیاریکراوی لە کەرکووکە نەهاتە پێشەوە بۆی بتوانن ئیدارەیەکی بەهێزتر و پتەوتر دابنێنەوە یەکێتی خۆی بە تەنیا شانی خسە بەر ئەم کارە. لە بەغدادیش بە هەمان شێوە ینی هەندێک لایەن هەن لە جاتیەوەی کە بێن یەکدەنگ بێن پشتیوانی لە یەک هەڵوێسی و یەکدەنگی بکەن ڕەنگە کێشە بۆ کێشەکانی هەرێمی کوردستان و یاخود بڵین پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادیش دروستکە. یەکێتی بۆ بەردەوام جەخت لەوە ئەکاتەوە کابێ یەک هەڵوێز بین یەکدەنگ بین بە تایبەت لە بەغداد و لە کێشە چارە و سازەکانی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بوونی هەیە. لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگری پەیامی ڕزگاری نەتەوەی و نیشتیمانی بووە لە پێناوەدا خەباتی کردووە ئەم یەکێتی و یەکڕیزی و یەکدەنجی جەنابەت باسی دەکەی ئەمە بەردی بناغی ڕزگاری گەلەکەمانە و ئەمە دەبێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی ئەو مافانێک کە لە دەستوردا چەسپاون و بەدەست نەهاتون بەدەستی بێنین ئەوەی کە لە دەستوردا هاتووە تا ئێستا جێبەجێ نەکراوە بتوانین بەهێزەوە جێبەجێ بکەین بۆ ئەوەی دەنجی کورد زوڵالتر بێ بۆ ئەوەی چیتر ئەگەر هەر ناکۆچێک هەبێت لە نێوان هەرێم و بەغدا ناکۆچەکان نەبێت قوڵ نەبێتەوە و خەڵکی هەرێمی کوردستان باز نەدا و سەروەری هەرێمی کوردستان پارێزراوبی و دەستور جێبەجێ بکرێ هەرێم وەکو خۆی وە قوارەیەکی سیاسی فێدرالی پێدانراو لە دەستوردا تەعاملی لەگەڵ بکرێ و هەوڵ دێن گرژی و ناکۆچیەکان کۆ بکەینەوە کەم بکەینەوە و بەغدا بکەین بە سەنتەری چارەسەری کێشەکانمان نەک ئەنقەرەیان تارانیان وڵاتێکی تر یەکێتی لە هەوڵی ئەوەدایە بۆ ئەمەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە یەکێتی بۆ بەدەستێنانی ئەم دەستکەوتەی کە ئێستاکە هەیە وەکو هەرێمی کوردستان ئەم قوارەیە هیچ هێزێک بەقەت یەکێتی قوربانی نەداوە و لەو کاتانەی کەوا مەترسیش هاتوۆتە سەر هەرێمی کوردستان هیچ هێز و لایەنێک هەندێک یەکێتی قوربانی نەداوە و ڕوبەڕووی مەترسیەکان نەبووتەوە و بەرگری لەم گەل و نیشتیمانە نەکردووە و ئەمە دیارە هەمیشە خطابی یەکێتی ئەوە بووەکەوە پێویستە ئێمە لەگەڵ بەغدا نزیک بین و بەغدا چارەسەری کێشەکان لە بەغدایە بەغدا مەرکەزی چارەسەری کێشەکان و کۆکەرەوەی هەمووان بێ ئێمە بە دەستورێکەوە
بەستراوینەتەوە بە عێراق و ئەو دەستورەت دەبێت لە عێراق و لە ئەنجومەنی نوێنەران و لە حکوومەتی مرکزی فدرالی ئەلەوێدا ئەم دەستورە لەوێ کاری بۆ بکرێ و جێبەجێ بکرێ بۆیە لە دەرەوەی بەغدا ڕەنگە کورد قازاز نەکە چونکە ئێمە بە دەستور بەشێکین لە عێراق بۆیە هەمیشە یەکێتی ئەم خطابە ڕاست و دروستەی هەبووە ئەم خطابەش خەڵک باوەڕی پێدەکا و خەڵکیش ئەم خطابەی دەبێت چونکە ئەمە واقعی حاڵە لە پشتی ئەوە مزایەدە کاگازادەوەی بەڕێزت باس لێەوە کرد کە هەمیشەیەکێتی نیشتیمانی کوردستان تیشک دەخاتە سەر و خاڵی کە دەبێت کێشەکان لە بەغدا چارەسەر بکرێت دەستێوەردانی دەرەکی نەبێت بۆ کێشەکان بە تایبەتی لە دوام هەڵبژاردنە پێ دوای عێراق پێویستی بە بەرنمەیەکی نیشتیمانی هەیە بۆ ئەوی بتوانین ئەو خەرمانە پڕبایەقی کە سەرۆک مام جەلال بووی بجێ هێشتوین کە هەمیشە ئاماژەی بۆ داوە کە بە لە ناو خۆماندا تەباوی یەگرتوبین و هیچ دەستێوەردانێکی دەرەکی نەبێت بتوانێتێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە دوام هەڵبژاردنەوە بتوانێت بەرنمێکی نیشتیمانی خۆی هەبێ بۆی ئەو پرۆگرامە با بڵین تەطبیق بکات کە هیچ دەستێوەردانێک دەبێت تەنها کێشەکان لە بەغدا چارەسەر بکرێت. من پێم وایە لە دوو ڕۆوە دەبێت بەرنامە ڕوئیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوو نزیکدا هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن. ڕوئیەکانیش ئەوەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە عێراق بەگشتی پێی وایە ئەم ناکۆچیانەیە کە لە نێوان پێکهاتەکان هەن دەبێت کۆتایی پێبێ و ئینتیمای نیشتیمانی بۆ تەواوی عێراقیەکان بگەڕێتەوە هەموو گەلانی عێراق بەگشتی لەژێر چەتری دەوڵەتێکە سیادەی هەیە ناوی عێراقا و هەرێمی کوردستان کە دانی پێدانرا وەک هەرێمێکی فدرالی لەناو دەوڵەتی عێراقدا بە تەواوی مافە دەستوریەکانی خۆی شاد بێ و ئەو مافی پەیڕەوکردنی لەو مافانە هەبێکەوە لە دەستور داهاتووە بۆیە دەبێت ئەم ناکۆشیانە کەم بکرێنەوە کە لە عێراق داهاتوو و هەمیشە جەنابی مام جەلال هەوڵی ئەوەی داوە هەوڵی ڕیزی و تەبایی نێوان لایەنەکانی داوە بۆ ئەمە دوای ساڵانێکی زۆر لە ناکۆشی و ململانی نێوان لایەنە پێکاتەکانی عێراق و لە نێوان تەنانەت خودی لە ناو پێکاتەکانی عێراقیش ناکۆشی هەبووە بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە وە گەیشتونێتە ئەو باوەڕەش ئیتر عێراق بەم شێوەیە ناڕوە تا ئێستاکە دەبێ بگەڕێنەوە سەر ئەم پەیامەی جەنابی مام جەلال کە باسی لەوە کردووە یەکڕێزی و تەبایی لە عێراق دەمانگەێنێتە کەناری وڵاتێکی ئارام و سەقامگیر بۆیە عێراقیەکان ئێستا زۆربەیان لە لیستەکان سیر کە ئەو دروشمیان هەڵگرتووە سەبارەت بە هەرێمی کوردستانیش ئەوە دەمێکە یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلال زۆر جاران تەنازولیان لە هەندێک مافی حزبی خۆیان کردووە سەبارەت بە یەکڕێزی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا چونکە پێگەی هەرێمی کوردستان ئەو کاتە سنجین و بەهێز دەبێ کاتێک هەموو لایەنە سیاسەکانی یەک خطاب و یەک وتاری سیاسیان هەبێ بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان ناکۆچیمان هەبێ لەسەر هەندێک بابەت یان ڕای جیاوازمان هەبێت چونکە لە نەتیجەدا حیزبەکانی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک حیزب هەن ڕوئیای جیاوازیان هەیە تێڕوانی جیاوازیان هەیە بۆ حکمڕانی بۆ سیاست بۆ ئایدۆلۆژیای جیاوازن بەڵام ئەوەی کە خەتی سوورە و ئەوەی هەرێمی کوردستان دەستکەوتە سیاسیەکان و بەرژەوەندی باڵەکانی نێتەوە و نیشتیمان ئەمانە هێڵی سوورن نابی ببەزێندرێن سەبارەت بە مەسەلەی کەرکووک و ئەوانەی کە باستان کرد هیچ هێزولایەنێک ناتوانێت بە تایبەتی لە کەرکووک مزایدە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بکە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی شەهید و قوربانی هەم لە ڕووی ئاوەدانی و خزمەتگوزاری کە لە ئێستادا دەیبینن بۆیە هەر لایەنێک هەر بابەتێکی دەف و دۆرێک لێبدا نە خەڵکی کەرکووک باوەڕی پێدەکاو نە لە هیچ لە دەرەوەی کەرکووکیش کەس ئەم قسانە وەرناگرێ ئێمە بینیمان چۆن لایەنی تر تا هاوپەیمانیان لەگەڵ ڕاکانجبوری کرد لە کاتێککە تۆمەتبارە بە بەعسی ئێستا هەر خۆیان تۆمەتباری دەکەن بە بەعسی و چشۆڤینیەک بوو چەند دژی کورد کاری کرد چێ بوو هاوپەیمانی کرد لەگەڵ ئەوان ئەی چێ بوو مقاتعی کرد بچێتە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا و بۆ ئەوەی پارێزگارێکی کورد شەرعێت وەربگرێ هەموو ئەمانە خەڵکی کەرکووک ئەوانەی لە بەرچاوە و دەزانێ بۆیە پێویست ناکە بچینە سەر ئەم بابەتانە ئێستا ئێمە کاتی ئەوەیە هەڵبژاردنێکی ئارام بەڕێوە بچێ چونکە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوەیە ئەم پرۆسەیە بە ئارامی بەڕێوە بچێ هێرش و پەلامار نەبێت تند و تیژی لەم پرۆسەیەدا نەبێ بۆ ئەوەی پرۆسەیەک بێت جێگە ڕەزامەندی هاوڵاتیان بێ و زۆرترین خەڵک بچی بەشداری دەنگدا بکە. بەڵێ کاگازات لای هەمومان ئاشکرایە کە لە عێراقدا لایەنە سیاسیەکان کاریگەریان هەیە یاخود کەسایەتیە سیاسیەکان کاریگەریان هەیە و
قسەشیان هەیە لە ناو حکوومەتە و لە ناو ئەنجومەنی وەزیرانە توانی بڵین ینی لایەنێک بە تایبەت لە شیعە و سونەکانە ئەتوانن بڕیارەکانی حکوومەت ڕابگرن یاخود بڕیارێک دەربکەن کە حکوومەت پابندی خۆی پێوە دەرکەن. جا پرسیارەکە ئەمەیە یەکێتی تا چەند توانیوێتی سوود لە ئەزمون و مێژووی خۆی وەربگرێت بۆ پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقدا ئەو لایەنانەی کە ئەتوانین بڵین وەکو پێشتریش باسم کرد کە کاریگەریان هەیە بەسەر حکوومەتەوە تا چەند توانیوێتی ئەم پەیوەندیەی تون و تۆڵ بکاتەوە و ئەم پەیوەندیەکی بەهێز بێت بۆ ئەوەی بتوانێت ئەگەر بێت و حکوومەتیش پابند نەبێت لەگەڵ لایەنە سیاسیەکانە لەگەڵ کیانە سیاسیەکانە بتوانێت کاریگەری دروست بکات لەسەر حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغداد. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ مەسەلەی پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی بەهێزی هەبووە هەر لە سەردەمی شاخن نەکرد لە دوای پرۆسەی ڕاپەڕین و ئازادی پەیوەندێکی بەهێزی هەبووە لەگە معارەزەی عراقی و پەیوەندی بەهێزی هەبووە لەگە حیزب لایەنە سیاسەکانی هەر چار پارتیە کوردستان بۆ ئەمەش یارمەتی هەموو حیزب لایەنە سیاسەکانی هەر چار پارتیە کوردستانی داوە لە خەبات چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە هێزێکی کوردستانی و نیشتیمانی و نێتەوەی زانیوە و لەم بوارەشەوە مێژوو شایەدا سەبارەت بە حیزب عراقیەکانیش بە تایبەتی لایەنی شیعی کە لە سەردەمی ڕژێمی بەعس معارەزە بوون و بەشێکیان لە ئێران و یان لەسەر سنوور و یان لە هەرێمی کوردستان و بارەگایان هەبوو بوونیان هەبوو هەر هەموو ئەو لایەنە سیاسیانە تەنانەت بە سونەکانیشەوە کەسایەتە سونیەکان هەموویان قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی جەنابی مام جەلالن هاوکاریان بوونا لە چەک لە پەیوەندی دیبلۆماسی و سیاسی دروستکردن لە گواستنەوەیان لە هێنانیان لە بارەگا لە هەموو شتێک هاوکاریان بووینە تەنانەت ئەو کاتێک کە ڕاپەڕینیش کرا و لە عێراق و شیعەکان هاتنەوە بەغدا ئەو کاتەش ئەوان گەورەترین حسابیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی جەنابی مام جەلال دەکرد و بە ئێستاشەوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە لە مێژوودا ئەنجامی داوە و کردوویەتی ئەمڕۆکەش ڕێزی لێ دەگیرێ و جێگای متمانەی هێز و لایەنە سیاسیەکانە هەر بۆیەش ئەگە سیر بکەی ئێستاکەش جەنابی پاڤێڵ وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێکە دەچێ بۆ بەغدا هیچ هێزولایەنێک نییە دیداری ڕەتکاتەوە یان گوێی لێ نەگرێ یان سەرنج و تێبینیەکانی ئەو بە هەند هەڵنەگرێ چونکە ئەم سەرنج و تێبینیانەی ئەو داواکاری ئەو لە بەعدێکی هەند بەهێزەوە هاتووەکەی مێژووەکی هەند قوڵی پڕ لە خەبات و تێکۆشان و کاریگەرە هیچ هێزێک ناتوانانی نادیدەی بگرێ بۆیە سەرۆک پاڤێڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان نەکەر کاریگەری هەبووە لە نزیکردنەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و یان دەسەڵات لە بەغدا بەڵکو کاریگەری هەبووە لە نێوان لایەنە خودی لایەنە شیعیەکانیش زۆر جاران ئەگەر گرفتێک لە نێوان پێکاتەکان هەبوو بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی بینیوە لە بەغدا بۆ چارەسەری گرفتەکان و لە نێوان شیعەکان لە عێراق و نخبەی دەسەڵات لە عێراق لەگەڵ هەرێمی کوردستان دیسان و لەگەڵ لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان دیسان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕۆڵی خێری بینیوە بۆیە ئەو پێگەی یەکێتی ئێستاکە لە عێراق و لە بەغدا هەیەتی لە هەرێمی کوردستان هیچ لایەنێک نیەتی ئەم پێگەیە بە ژمارەی کورسی نییە ئەم پێگەیە بە هەڵوێستە بە مێژووە بەڵێ عەفو کاگازات خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر بارودۆخ سەقامگیر بوو بێت هەمیشە داوای باشتریان کردووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر خوا نەخواستە ناسەقامگیرێک یاخود کێشەیەگە بێک و کێشانی بودجەکە دەیبینین داوای ئەویان کردووە کە چارەسەر بکرێت هەمیشەکو سەرک پافڵ خۆی دەڵێت هەمیشە کە کێشێک دەبێت لە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان دەدرێت پێدوانی ئەمە متمانەی خەڵکە کە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات و لێ ڕادەبینێت ڕەنگە لە لایەنەکانی تر ڕانەبینەوە بۆیە لە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان دەدات پێ دوایە ئەمە متمانەی لە ڕادە بە دەری خەڵکە بۆ یەکێتی دەزانی متمانە بە ئاسانی دروست نابێت لە نێوان دوو کەس وەکو شەخص چ جای ئەوەیە متمانە دروست بێت متمانە بەلایەنێکی سیاسی بکەیت کە نخبەی لە دەسەڵات و حکومڕانی بێ بۆیە ئەو متمانەی کە خەڵک ئێستا بە یەکێتی هەیە بۆ مەسەلەی چارەسەری ئەو پرسانەی کە ئێستا خەڵک ئازاری پێوە دەسێژێ خەڵک بە هیچ لایەنێک ئەو متمانەی نییە بۆیە ئێستا یەکێتی هێزێکە هێزێکی کاریگەرە دەتوانێت چارەسەری کێشەکان بکە ڕەنگە هێز هەبن لایەن هەبن لیست هەبن کاندید هەبن و بەڵێن بدا
بەڵام ئەو عمقیان نییە، ئەو پێگەیان نییە، ئەو مێژوە سیاسیان نییە، ئەو ئەزمونەیان نییە بتوانن چارەسەری کێشەکان بکەن. ڕەنگە خەڵک هەبێ کاندید هەبی لیست هەبێ هێزێک هەبێ قوارەیەک هەبێ ڕوئیای جوانی هەبێ قسەکانی ڕاست بن، بەڵام خەڵک متمانێ پێ ناکات چونکە خاوەنی ئەو مێژوە نییە، ئەو ئەزمونیان لەگەڵی نییە و ئەو پێگەیەی نییە. بۆیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەتوانێت ڕۆڵ ببێنێ بۆ چارەسەری گرفتەکان تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە، چونکە خەڵک دەزانێت ئەوە چ لایەنێک کە کێشە دروست دەکا وە چێە هەوڵی چارەسەری کێشەکان دەکا و چێش دەتوانێت چارەسەری بکە. بۆیە ئەم متمانەی ئێستاکە کە خەڵک بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی یەکێتی دەبەخشێ لە هەموو بازنەکاندا، ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە، بۆ ئەو متمانەیە دەگەڕێتەوە، چونکە لە بیرت نەچێ زۆرترین دەنجی یەکێتی لەکێدایە لە هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکەکانە. ئەم ناوچانش هەموو گرفتیان تێدایە. ئێمە لە هەرێمی کوردستان گرفتمان لەگەڵ عێراقەیە، هێزێکمان دەوێت لە بەغدا بچی چارەسەری ئەو گرفتانە بکە. لە ناوچە کێشە لەسەرەکان پڕە لە کێشە، پڕە لە نادادی، پڕە لە غەدر و ڕۆژانە کە هاوڵاتیەکان ڕوبەڕووی دەبنەوە و هیچ کاتی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبەرداری ئەم ناوچە نەبوونە و دەستبەرداری خەڵکەکە نەبوونە. بۆیە خەڵک ئێستا دەیەوێت چارەسەری ئەم مادەی 140 و چارەسەری کێشەی ناوکۆکەکان بکرێ، ئەوەش تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. بۆیە لە مێژوشدا لە هەموو هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچە جێناکۆکەکان دەنجی یەکەم بۆ زۆرترین کورسی بەدەستێناوە. ئێستاش لەو ناوچانە دیسان هەر زۆرترین کورسی بەدەست دێنێتەوە جێگای متمانەی خەڵکە، چونکە لەم شوێنانەدا کێشە هەیە و ناکۆشی هەیە، هەم لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە و هەم لە ناوچە جێناکۆکان گرفت هەیە. کاتێککە خەڵک متمانە بە یەکێتی دەبەخشێ نیشانەی ئەوەیە کە یەکێتی جێگای ئومێدا و خەڵک ئەو ئامانەتە بە یەکێتی دەستپێرێ بۆ ئەوەی یەکێتی لە بەغدا چارەسەری کێشەکانی بۆ بکە. ئەمەش بەچی دەکرێت؟ بەوە دەکرێت یەکێتی بە زۆرترین کاندیدەوە بە باشترین کاندیدەوە تەواجدی لە بەغدا هەبێ بۆ ئەوەی ڕوبەڕووی هەموو پرسەکان بێتەوە، چونکە پرسەکان جۆرە جۆرن لە بەغدا، پرسی سیاسین، پرسی ئیدارین، پرسی دیبلۆماسین، پرسی ئەمنین، پرسی ئابوورین، هەموو ئەمانە پرسی جۆرا و جۆرن. ئێمە هیچمان هەرێمی کوردستان و ناوچە جێناکۆکان بەدەرنین لە هیچ کام لەو پرسانە کە ئێستا ڕوبەڕووی گەلەکەمان بۆتەوە. بۆیە دەبێ هەرێمی کوردستان بەهێزێکی بەقووەتەوە بچێتە بەغدا داکۆشی لەم مافانە بکە کە ئەمەش تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئازاد جۆڵا، کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوویان بەیانی. زۆر سپاس. سپاس بۆ تۆ.